ئەوە پەرلەمانی کوردستانە کە بەدەنجی هاوڵاتیانی کوردستان دروست بووە، بەڵام خەریکە هاوڵاتیانی کوردستان بیریان دەچێتەوە کە شوێنێکەیە بە ناوی پەرلەمانی کوردستان و 111 کەسیش هەن کە ناوی پەرلەمانتارن و نوێنەری ئەوانن، چونکە بۆ ماوەیەکی زۆرە پەرلەمان کۆنەبۆتەوە. بەداخۆ پەرلەمانی کوردستان لە هەندێک ڕۆوە بە تایبەتی کۆبوونەوەکان و پرۆژە یاساکان ئێستا ناکرێن بە یاسا، بەڵام لیژنەکانی پەرلەمان و پەرلەمانتاران لە هەموو فراکسیۆنەکان سەردانی فراکسیۆنەکانی خۆیان دەکەن و سەردانی لیژنەکانی خۆیان دەکەن. بەهۆی ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان، پارتی ئێستا زیاتر لە تەلاری پەرلەمانی کوردستان باڵا دەستا. ئەندامێکی فراکسیۆنی زەر دەڵێت لیژنەکانی پەرلەمان کاری خۆیان دەکەن و تەنیا کۆبوونەوە ئەنجام نادرێت. ئێمە ئەندامانی پەرلەمان ڕۆژانە تەوازدمان لە بینایی پەرلەمانی کوردستان هەیە. فراکسیۆنەکان لیژنەکانی پەرلەمان زۆر بێ، لیژنەکانیش کوبنەوەی خۆیان دەکەن و راپۆرتی خۆشیان دەنووسن و ئێمە لەو ماوەی زیاتر وەک پێشواسی لە هاوڵاتیانی کوردستان و سەردانیشمان دەست پێ کردیان. گۆڕان دوای ئەوەی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کراوە، بەشێک لە پەرلەمانتارانی ئێستاش دێنە پەرلەمانی کوردستان. پەرلەمانتارێکیان بۆ پەڕی خەمناچیەوە دەڵێت هەموو شتێکی پەرلەمان پەچی کەوتووە. پەرلەمان لە چوارچێوەی ئەو کودەتایە بە تەواوەتی دەتوانم بڵێم پەچی کەوتووە. ینی پەرلەمان ئێستا ناتوانێت ئیشەکانی خۆی بکات و ئامادەبوونی هەر فراکسیۆنێک و ئێمە لێرە هەر ئامادەبوونە. لە 12 مانجی ڕابردووەوە پەرلەمانی کوردستان تەنیا یەک کۆبوونەوەشی ئەنجام نەداوە. بەشێکی زۆری پەرلەمانتارانیش دەڵێن لە هەموو بارودۆخەکانی هەرێمی کوردستاندا خراپترین خول ئەو خولەی ئێستای پەرلەمانی کوردستانە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.